ئێستا وڵاتیەکی زۆر ئۆتۆمبیلەکانیان بۆی گرانی نرخی بنزینەوە لە بنزینەوە دەگۆڕن بۆ غاز. ئایا من لە ڕووی زانستیەوە بابەتێکی زانستیە مەترسی نییە ئەم بابەتە گفتووەکەین لەگەڵ زۆر بەڕێز هێ من ڕەفیق ئەندازیاری میکانیکە لە بەریتانیا و لەگەڵمانەکە گێ من سڵاو لێبێ بەیانیت باش ئەگەر پێمان بڵێ بابەتی گۆڕینی ئۆتۆمبیل لە بنزینەوە بۆ گازی بۆ گاز بۆ غاز ببورن بابەتێکی زانستیە؟ سەرەتا بەیانیتان باش زۆر سپاس دەکەم. بابەتی گۆڕینی ئۆتۆمبیلەکان لە بنزینەوە بۆ غازی سروشتی LPG بابەتێکی نازانستیەکەش لەوە سەرچاواگرێکە بەڕاستی ئەم کارە پێویستی بە کۆمەڵی داتا و کۆمەڵی لێکۆڵینەوەی ورد هەیە لەو سامانە سروشتەیە کە لە هەر وڵاتێکا بەردەستە بە پلەی یەکەم. بە پلەی دووەم ئایا گونجاوە ئۆتۆمبیلێک کاتێکە شەریکەیەک بڕیاری لێداوە کە بنزین بێ بە شێوەیەکی لۆکاڵی لەناو بازاڕەکانی وڵاتێکە بکرێ بە غاز ئایا چ کاریگەریی هەیە لەسەر ئۆتۆمبیلەکە ئایا ئەکرێت ئەم شتە من چکەمە لەوانەیە کۆمەڵێ داتا و کۆمەڵێ بابەت هەبێ بە شێوەیەکی ناڕاستەوخۆ کاریگەریان لەسەر ئۆتۆمبیلەکە لەبەرەوە سەرلەبەری ئەم کارە بە کەیسکردنی بە لۆکاڵیکردنی ینی لەناو ناوخۆیە بە دەستی وەستا و شارەزا دەستکاریکردنی بە هەموو شێوەیەک کارێکی هەڵەیە لەوانەیە هاوڵاتیان ئێمە لەسەر بۆردی بنزینخانەکان بیبینی کە لیترێ بنزین و لیترێ غاز چەندیان فەرقە، بەڵام ئایا هیچ دراسەیە کراوە لەسەرەوەی ئەم دووپارەی لە کۆتایی یا وەکو یەکیان لێتەوە یاخود غازەکە گرانترەکە یاخود نا بە دڵنیای پێ دەڵێم یا وەکو یەک یاخود غازەکە گرانترەکە لەسەر هاوڵاتیان جگە لەوەی کۆمەڵی کێشە و مەشاکیل بەدەخوایە هێنێ. کاگێ من بە شێوەیەکی گشتیم بابەتە لە ئەوروپا هەیە چۆن کاری لەسەرەکرێمە دەزانین ئۆتۆمبیلی زۆر هەند غازن، بەڵام گۆڕینی لە بنزینەوە بۆ غاز هەروە ئاسانە چونکە ئێستا لە عێراق حکوومەت بە فەرمی ینی خۆی شوێنی هەیە ئەندازیاری تایبەت بە خۆی هەیە بۆ ئەم بوارە. من ڕاستکەی کاتی خۆشی لە 2017 و هەتا 90 تا ویستم پرۆژێکی لەو شوێ لە کوردستان بەتابەت شاری کەرکووک بکەم لەسەر بابەتە کە بیسەلمەین تا چەندێک خطوڕەتی هەیە ئەم کارە کە پێشەوەی حکوومەتی عێراقیش کە چەند ساڵ لەمە پێش ئەو بڕیارەی داوە و بۆم بڕیارەی حکوومەتی هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە. ئەم کارە کارێکی نازانستیە، ئەمە بابەتە پەیوەندی بەوە نییە بۆ نە حکوومەتێکی گەورە بڕیاری لێداوە بابەتە پەیوەندی بە زانستەوە هەیە. لە وڵاتانی ئەوروپا ئەم کارە لە بنەڕەتەوە کاری لەسەرگەواتە چۆنواتە ئێستا ئۆتۆمبیلەکانی ئەوروپا پێشتر کە گاز بەکار هاتووە بنزین بەکارێتەوە، ئێستا چوونە بەرەو هایبرێت واتە دووڕەک هەم بنزین و کارەبایە هەم گاز و کاریا بۆ بەکارە بە ئەوان لە بنەڕەتەوە چارەسەرین کرد چونکە ئەم کێشەیەکان چونکە ئەم کێشەیە بەڕاستی بەدەستی کار ناکە پێویستەکە ئەو شەریکە ئیملاق و گەورانەی کار لە ئۆتۆمبیلەکان ئەم جۆرە گۆڕانکاریانە بکەن چونکە ئەمانە دەستی ڕۆبۆتی پێویستە لەبەروی داتای زۆر وردی هەیە و پێویستەکە ئەم داتانێت پێشتر لە ڕێی چەند دیزاینێک و ئامادەکرابێ بزان ئەم داتایانە چەندێک لەگەڵ واقعایەتەوە چونکە بەڕاستی بۆ خۆی بنزین ئەو توانایی نیە ئەو کالۆریفیک ڤالیۆی نیە ئەو ڕقەمە ئەو هێزە نایە بە تۆ با بەشێکی زۆر سادە ئەو هێزە نایە بە تۆ لێ ئۆتۆمبیلێکی گازت داتێ بنزینە داوکو چۆن بۆنە ئۆتۆمبیلی گەورە گاز زۆر مەرغوبە لە وڵاتی ئێمە بۆ لەبەروی هێزێکی زیاتری توانەیە ڕاکێشانی ئۆتۆمبیلەکەی بەباری قورسێ بەڵام بنزینە توانایی نییە. بۆیە غاز لە هەردووکیان کەمترە توانایی هەیە و ئەگەر لێکی بیتوانێ بۆنە بۆ 100 کیلۆمتر چەند بنزینە خوا ئۆتۆمبیلەکەی تۆ بۆ غاز زۆر زیاترە خوان نزیکی دوو ئەوەندا بێتەوە بۆیە کاتێککە تۆ تەنها بیر لە سارەکەیەکەی دەوانێ ئەم بابەتە بۆ تۆ ڕاست دەرناچێت لە بەرەی بپی هاوڵاتیان نیمەوە هەستەکان کە تەنها کێشەکە سعرە دوایتر لە بەکارهێنانەکە هیچ کێشێکانە بەڵام لە بەکارهێنانەکە جیاوازێکە زۆر نەک لە نرخەکەیان. باشە کاگێ من مەترسی تەقین و گڕگرتن و مابەتەی هەیە وەکو دەزانین غاز ینی تا ڕادێک مەترسی دارە مامەڵەکردن لەگەڵە، بەڵام ینی خۆشببختانەوە چەند ساڵێکە لە هەرێمی کوردستان هەند ژمارەی ئۆتۆمبیل سیستەمەکان گۆڕیوە لە بنزینەوە بۆ غاز ڕووداوێکی وا زۆر ڕووی نەداوە جێگەی باز بوو بێ، بەڵام مەترسیدارە لە ڕووی زانستیەوە.
بە دڵنیاییەوە مەترسیدارە کە ئەمەش جارێکی کە لەبەرەوەی لە وڵاتە ئێمە کاتێکە پرۆژەیەکی تازە دەست پێ یەکەی پێویستی بە کۆمەڵە بەحث و کۆمەڵی لێکۆڵنەوەی ئێمەم لێکۆڵنەوەی لە ئەوروپا لە بنەڕە تاکراواتە پێشوی تومێلەکان دروست کردی ئەم بڕیاری لێدرێ غازە گازە بنزینە بۆیە بەحثێکی وان نبینی توانێت کە لەسەرەوەی مەگەر لە هندستان و لە پاکستان و لە وڵاتانی تر بە دوام سەرچاوەکەویش بە گوێری ئەو جۆری غازی کە هەیەە بڕەکەی چۆن نییە لە ڕووی بیوتان و پرۆپانەکە ئەمانە کۆمەڵێک داتایانە گۆڕە پێویستەکە لەسەر غازی وڵاتی خۆمان کە بەکارێنێ ئەم داتایانە کۆکرێتەوەوان و بەحسی لەسەر بکرێت لەبەرەوە ئەمە هەروە بە ئاسانی ناتوانانی تۆ بە سەریا بڕۆیت و جێبەجی کەیت و بیکەی بە بڕیار لە بەپێویستە بە داتای زۆر زۆر ورد هەیە ئەمەش بە کەسی لۆکاڵی بە هیچ شێوەیە ناکرێت بۆیە مۆزوعەکە هەر سەلامەتی نییە هەرچەنە هێندەی گاز و بنزین سەلامەت نییە وەکو ئەگەر بیبینی لە ڤیددیۆکانیشدا غاز زیاتر کێشەی گڕگرتنی هەیە لەبەرەوەی کردداری سووتانەکە هێندا خێرا ڕۆدە هاوڵاتان لایەزالۆک و تەقینەوە تەماشایەکەن بۆیە بەڵێ خطورەی زیاترە بەڵام ئەمەژەوە دەلالت لەوە نیە کە بنزینی خطورەی خۆینی وەکو چەند جاری ژێبینی بنزینی شەوگڕەکە بەڵام باشە ئەو خطورەتەکەی زیاترە بە دڵنیایەوە کاگە من کەواتە حکوومەت هەم حکوومەتی عێراقی ئەم حکوومەتی هێرێمیش ینی ئاگاداری چەند ناوەندێکی کە بە شێوەیەکی فەرمی ئەم کارە ئەنجامەیەن وەکوتمەند تا ئێستاش خۆشببختانە کێشیان نەبووە حکوومەت لەسەر چ بنەمایەگەم کارە ئەنجامەیە کە وەکو جەنابتان کۆندا زیارێکی میکانیک دێڵێن کە زانستی نییە خۆی لە ڕاستیە ئەوان من ئەو خاڵانەی خوێندومەتەوە بنەمانی کە خوێندومەتوانەوان بڕیارە لەسەردا بنەمای زۆر زانستینی بەڕاستی چکە لەوانەیە هەر یەکە و لەسەر سەرچاوەیەک و لەسەر کتێبێک وەرگیراوە کرابێک ئەمە بەڕاستی کارێکی هەڵەیە لەبەری ئەمە بۆ کۆمەڵی جیتر لەوانەیە گونجاو بێ بۆ وڵاتێکی تۆ لەوانەیە گونجاو نێ بەتابەتی بۆ لە گەرمیە بەرزی کە لە وڵاتی ئەمە هەیە لە هاویناکە زۆر بکات گرفتەکەی لەیەکەوێتوانێ بۆیە بابەتەکە هەرەوە نیە ڕێنمایەک بڵاوکەیتوانێت بابەتەکە پێویستی بە لێکۆڵینەوە هەیە پێویستی بەوە هەیە چەند تێستێکی لەسەر بکەی بۆیە تۆ تەنها بۆ ڕزگارێ نابێ بڵێ تەواوی تر چەند هاوڵاتی کێشێنەوەی ترەمە دروستە ئەو پێنی بە دروستیەوە نییە بۆ زۆر حەدەسی تر ڕوویداوە دوای چەند ساڵێک بۆ دەرەکەوێت دوایەوە ئەم ئۆتۆمبیلە هاوڵاتەکە پێویستەکە کۆمەڵی پارەی تیا سەرف بکات ئەم مەساریفانە دوای کەی فرۆشێتەوە ئەم ئۆتۆمبیلەک و عیبار تەماشاکرێت چکە لەبەری کۆمەڵی کاری لۆکەڵی لەسەرکراوە کۆمەڵە ڕاکێشانی وار و کۆمەڵە سنۆخەکەی لێداگیر کرد و کۆمەڵە مەشاکیلی تری هەیە کە هاوڵاتن بەس لەو ڕۆ سەرێکن کە سعری بنزین گرانترێکە لە غاز کە بە دڵنیاییوانە لە کۆی گشتیە غازەکە گرانترەکە لەبەرەوە کوتم ناتوانێت وزێ و باتێت کە بنزین و گازت داتێ باشە کاگە من کەواتە وەکو پوخوتکراوەی قسەکانمان لە کۆتایی پرۆگرامەکە گۆڕینی ئۆتۆمبیل سیستمی ئۆتۆمبیل لە بنزینەوە بۆ غاز مەترسیدارە زانستی نییە نابێ ئەنجامی بین ئەمە قسەی توێ بە هیچ شێوەیەک نابێ ئەنجام بدە ئەگەر بڕیار وایە ئێمە ئۆتۆمبیلی غازمان لاپەسەندتر بێت پێویستەکە لە دەواازە سوورەکان و لەگە کۆمپانیای ئەملاکانە بڕیار بن تەنها ڕێ بە ئۆتۆمبیلانەوە کە غازە ئەمە بڕیارێکی دروستە بڕیارێکی لەم شوێ بڕیارێکی زۆر زۆر دروست بێ لەبەرەوەی دوایەوەی کە تۆ پژە بەسی بە و سامانە سروشتی کە لە وڵاتی خۆتە هەتە خۆتۆ گەر سامانێکی سروشتی غازی وات نەبێ بەڕاستی سبینی ئەویش گرانە بێ خۆتۆ هەر ئەمڕۆ نییە ئەمڕۆ سعرەکانی وایە تۆ بە گوێری ڕۆژ سعرەکانەوە بۆیە گەر سبینێ هەموو تومبیلی وڵاتەکەت بوو بە غاسبێنێ ئەگەر غازنەوە دوایی تۆ ئەم کێشە چۆن حەلەکەی تۆ جاریدا هەمان کێشت بۆ دروستەوە لەبەرە پێویستەکە ئەم شتە زۆر بەورتر دیراسی لەسەر بکرێت وەگەر بڕیار وایە بەم شێوەیە بێت بە ئۆتۆمبیلی کیلۆمەتر سفر بێ لەبەرێ لە ئەساسا شەریکە زۆر گەورەکان بڕیارێ چۆن ئەم مەکینەی بۆ ئامادەکەن چۆن پێداویستەکانی بۆ ئامادەکەن چۆن کێشە بۆ گازکە دروستەکە کێشکە بۆ کۆمەڵێک ئۆتۆمبیلەکە دروستەکە بۆیە زۆر زۆر پێویستە بە شێوەیەکی ورتر ئەویش شەریکە گەورەکان توانەوە بڕیارە بە نەک حکوومەتێک بەبێەوە هیچ کارگەیەکی هەبێ لە وڵاتەکەی خۆیان بتوانێت بڕیارێکی وا گەورە بن. بەڕێزێ من ڕەفیق ئەندازیاری میکانیک سپاس بۆ زانیارەکانت کە لە بەریتانیا لەگەڵمان بووی زۆر سپاس بۆ زانیارەکانت.